گۆڕانکاری کەشوهەوا ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نەخۆشیەکانی کەرتی کوشتوکاڵ بە تایبەتی دانەوێڵەی گەنم و جۆ زیاترە، لەوانەش سن و کسیلە و کێشکە زەردە زیانێکی زیاتری بەو کەرتە گەیاندووە. زۆتیاران دەڵێن ئەگەر حکوومەت هاوکارمان نەبێت زیانی زۆر بە بەرهەمەکانمان دەکەوێت. جوتیار زۆر استیفادە لێ دەکات و لە مانجی سێەوە باران نەهاتە کۆتایی مانجی ڕەمەزان بە حەقەت ئەو ساڵێکە فەلاح و جوتیارەکان زەرێکی زۆریان پێکەوت و داوای حکوومەت یاریێ دەکەن قەرەبوویان بکاتەوە. پێویستیمان پێ ڕاستی بۆ ئەوەی لە ساڵانی ئایندە بۆ ئەوەی بتوانن فەلاح ئەو بەروبوومەیان بچێلن و استیفادە لێ بکەن. بەشێک لە جۆتیارانی بەردەڕەشیش دەڵێن بۆ ئەوەی جۆتیاران تووشی ئەو جۆرە زیانە نەبنەوە پێویستە لەگەڵ وەرزی چاندنی سەرەتای شینبوونی دەغڵودان چاودێری بکرێت و دەربانی ڕەشاندن قڕکەریان بۆ بەکاربهێنن. ئەو ئەرکەش دەکەوێتە ئەستەی حکوومەت و وەزارەتی کوشتوکاڵ. بەڵام مەنتیقەی بۆتان و ئەوانە باران وشکە ساڵی ئەو بێبارانی زۆرتر تەسیری لێ دەکات لە کنەما. ئەکنما ڕوتوبەی زیاترە، تەحملی وشکە ساڵی زیاتر دەکات لە زۆر گرنگە بەڵام ئێستا وەکو پێویست نییە. داواکاریمە لە ئەوەیە ینی بە یەکسانی ئەو دەرمانەی دێتە بەردەڕەش و ئەوانە بە یەکسانی تەوزیع بکرێت بۆی هەموو فەلاحەکان بێبەش نەبن. هەر بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا و بارانبارینی کۆتایی مانجی 4 و سەرەتای مانجی 5 لە هەندێک ناوچەی کوردستان وای کردو وەرزی دوورینەوەی گەنم و جۆ لە کاتی خۆی دوا بکەوێت نەتواندرێت پرۆسەکە دەست پێ بکات. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.